أحزاب دەسەڵات وأحزاب المعارضة هي بو بس راعياتك أو السلطة تحد سلطة الرب لنو أضاش بس شو كاتك كمان لنو يا ساقف لە پەراوێزی کارەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتێک تایبەت بە نەخشەڕەی چاکسازی و ڕوبەڕوونی گەندەڵیمان ئەوڕۆ بڵاو کردەوە لە کۆنفرانسە باوکاری ڕێکخراوی NED ئەمریکی. راپۆرتەکە خۆی لە کۆمەڵێک پێشنهاد و ڕاستپاردە پێک هاتووە و تێدایە بۆ مەسەلەی بەهێزکردنی دامەزراوەکانی ڕوبەڕوونەوەی گەندەڵی دەستی دەسپاچی داواکاری گشتی دیوانی چاودێری دارایی وەروە کاراکردنی هەندێک یاسای چێبڕچێ و نێشتنی قۆرغکاری وەروە یاسای بڵین مافی دەستکەوتنی زانیاری وەروە هەمواری یاسای وەبەرهێنان کێکێکە لە کارەساتە گەورەکان کە تووشی هەرێمی کوردستان کردووە و کۆمەڵێک کەنگاو لەسەر مەسەلەی یاسای چاکسازی لە خانشین موچەکەی سا لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران قسەی لەسەر دەکرێت. ئێمە پێشنیارمان بۆ ئەوەش کردووە و لەگەڵ مەسەلەی باج و ڕسومات چۆن ڕێک بخرێتەوە وەروە مەلەفی نەوت چۆن تەنزیم بکرێت و ئەو شەفافیەتێکی بۆ دروست بکرێت لەگەڵ کۆمەڵێک پێشنیاری تر کە لە ناو راپۆرتێکە خراوەتە ڕوو. ئێمە داوامان کردووە کە ئەو داتا و زانیاریەکان بخرێتە بەردەم دیوانی چاودێری دارایی و ئەو راپۆرتانی دیلۆی بڵاوی دەکاتەوە شەفافتر بێت و گرێبەستەکان ڕوون بکرێتەوە و هەروەها مەسەلەی باجی کۆمپانیای نەوتیەکان ڕێک بخرێتەوە و ئەو بڵین ئەنجومەنی نەوت و غاز بە شێوەیەکی زانستیانتر کارەکانی خۆی بکات و شەفافیەتی زیاتر بدرێتە خەڵک و زانیاری بدرێتە بۆی کە متمانە دروست بێت.